بێگومان لای من خواردنە کوردەواریەکانە پلەی یەکەمە چکە خۆم ڕۆژانە خەریکی دروستکردنی خواردنی کوردەواریم لە ڕێگەی دیلیڤەریەوە ئەیفرۆشم. باشە ئەم خواردنە کوردەواریانەیە کە خەڵک زیاتر گرنگی بە چی جۆرێکیە؟ وڵای ڕۆژانە تەڵەب لەسەر زۆرینەی خواردنە کوردەواریەکانەیە بەڵام بە پلەی یەکەم بریانی دۆڵمە. باشە بریانی دۆڵمەی کەلار ئەوەن تایبەتە؟ وەڵاهی بەدەستا و کەوتۆ بەڵام ئەوەی کە خواردنی من خواردووە لێ ڕازیە الحەمدولیلا. باشە خۆت ڕۆژانە قەت فاسفود بانگەکەی یاخود فاسفود دەخۆن؟ ناتوانم بڵێم هەر نایخۆم بەڵام بە پلەی یەکەم خواردنە کوردەواریەکانە چونکە هەم سوودی تەندروستی هەیە هەم بۆ لایەنی مادیش پارێکی زیاترە بۆ گەڕێتەوە. لە خواردنی کوردەواریا توانین بڵێن چی خۆشترینە؟ بەلای منەوە دۆڵمە خۆشترینە. ئەی لە زستانە؟ لە زستانە کفتە. هەندێک جار ئەڵێن دۆینە. وڵی دۆینەش خۆشە بەڵام وەکو خواردن من دۆینە زۆر جار وەکو ژەمی بەیانیان یعنی ئەی خۆین لە زستانانە بەڵام وەکو خواردنێکی تایبەت لە ژەمی نیوەڕۆیان ژەمی ئێوارە زیاتر کفتە لە زستانە تەڵەبی زیاتر لەسەرە. ئەگەر باسێکی دۆڵمەکەتمان بۆ بکەی دۆڵمەکەت ڕۆژانە چەندێکی پێچێتاوە کۆم دۆڵمەیە دروست دەکەی؟ وڵی ڕۆژانە ناڵم لەسەر تەڵەبە بەڵام زۆرینەی کات من یعنی شتانی کە پێویستێتی لە بەردەستما هەیە بۆیە کاتێکی زۆری پێناچێ بۆ من. بەڵام بۆ خانمانی لەوانێ زەحمەت بێت. وڵا ڕەنگە بۆیە بەردەوام داوایەکەن. باشە پیاوان ئەڵێن دوژمنمان دۆڵمەیە بەشێکی زۆریان. من لێرەوە زۆر پێچەوانی ئەوە زۆرینەی مشتریەکانی من کە داوای دۆڵمە ئەکەن پیاون.